بینەرانی بەڕێز و خۆشەویست 35 ڕۆژ بەسەر دابشکردنی موچەی مانگی سێ بە لێبڕینی لە سەدا 21 دا تێپەڕ دەبێت تاکو ئێستاش وادەی دابشکردنی موچەی مانگی چوار لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕانێگەندراوە تەبێژ حکوومەتی هەرێمی کوردستانیش باز لەوە دەکات بە پێی داهات ڕێژەی لێبڕینی موچە کەم و زیاد دەکات. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین داهاتی مانگانەی حکوومەتی هەرێمی کوردستان چەندە وەکەی بەغداد ئەو 320 میلیارد دینار دەنێرەوە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان تاکو ئێستا داهاتی خاڵە سنووریەکانی نیوەی داهاتی خاڵە سنووریەکانی بۆ بەغداد نەناردووە. بە میواندارێک لە بەڕێزان محەممەد ڕەوف سەرنووسەری درە و میدیا لە ئستۆدیەکانمان لە سلێمانی هەروە لە هەولێرەوە دکتۆر ئەیوب سماقەیی پسپۆڕی ئابووری سەرەتا راپۆرتێک دەبینی. مانگێک و 5 ڕۆژ بەسەر دابشکردنی موچەی مانگی سێدا بە لێبڕینەوە تێپەڕ بووە، بەڵام هێشتا هیچ زانیارێکی فەرمی بۆ دابشکردنی موچەی مانگی چوار نییە. لە کاتێکدا بڕیار بوو دوای ڕێکەوتنی هەولێر و بەغدا 30 ڕۆژ جارێک موچە دابش بکرێت. بە پێی ئەو زانیاریانی میدیاکانی دەسەڵات بڵاوی دەکەنەوە ئەو بڕەپارەی بەغدا بڕیارە بۆ موچەی فەرمانبەران ڕەوانەی هەرێمی بکات هەفتەی داهاتوو دەگاتە هەرێمی کوردستان. هاوکات وتەبێژی حکوومەتی هەرێم بە میدیاکانی پارتی وتووە بە پێی داهات موچەی فەرمانبەران لێبڕینی بۆ دەکرێت کە ئەوەش ئەگەری ئەوەی دروست کردوە ڕێژەی لێبڕینی موچەی فەرمانبەران زیاتر بکات. لەگەڵەوەشدا وەزارەتی دارایی گەنجینەکانی ئاگادار کردوێتەوە کە لە لیستی موچەدا ئاماژە بە بڕی لێبڕین نەکەن. ئەوە ژوالێک دەدرێتەوە کە لێبڕینەکە بوونی نەبێت و بە یەکجاری موچەی فەرمانبەران کەم کرابێتەوە. خراپترین بوجە کە نووسرا بێت ئەم بوجەیە ئەحمەد حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ پەیام وتی تا ئێستا 320 میلیارد دینارەکە خەرج نەکراوە و هیچ زانیاریەکی فەرمی سەبارەت بە کاتی ناردنی بۆ هەرێم نییە. کابینەی نوێمی حکوومەتی هەرێم کە بەدەیان بەڵێنی خزمەتکردن و پێدانی موچەی تەواو لە 30 ڕۆژ جارێکدا دەستی بەکار کرد ئێستا گەیشتووەتە ئەو ئاستەی کە بە 2 مانگ جارێک موچەیەک بە لێبڕینەوە دابەش دەکات. لە کاتێکدا داهاتی نەوت و خاڵە سنووریەکان و هەموو داهاتە ناوخۆیەکانی دیکەی وەکو باج و ڕسوماتیش لای خۆیەتی و لە بەغداشەوە مانگانە 320 میلیارد دیناری پێدەدرێت. ئەوەی ڕوون و ئاشکرایە داهاتی نەوت و نانەوتی هەرێمی کوردستان زۆر لەوە زیاترە کە بۆ موچە پێویستە، بەڵام داهاتەکە لە دەستی حیزبدایە و ناگاتەوە خەزێنەی حکوومەت. حکوومەتی هەرێم تەنانەت موچەی ئەو فەرمانگە فیدراڵیانەشی ڕاگرتووە کە ڕاستەوخۆ لەلایەن بەغداوە موچەکانیان بۆ دابین دەکرێت. ماوەی 5 مانگە کارمەندانی ئەو فەرمانگە فیدراڵیانە موچەکانیان پێنەدراوە. لەو بارەوە هەرسێ پەرلەمانتاری کوردی بەغدا ئەحمەدی حاجی ڕەشید، غالب محەممەد و سەرکەوت شەمسەدین لە ڕاگەاندراوێکدا دەڵێن هیچ بیانوویەک نییە بۆ دواخستنی موچەی 5 مانگی فەرمانگە فیدراڵیەکان لە کوردستان. بە قسەی ئەو پەرلەمانتارانە چەند ڕۆژێکە پارەی هەر 5 مانگی ئەو فەرمانگانە گەیشتووەتە هەولێر، بەڵام دابەش ناکرێت. 3 پەرلەمانتارەکە لە ڕاگەاندراوەکەیاندا دەڵێن ئێمە دەزانین هەوڵێک لەلایەن حکوومەتی هەرێمەوە هەیە بۆ لێبڕین و دواخستنی زیاتری موچەی ئەو فەرمانگانە. لە کاتێکدا هیچ یاسایەک ڕێگە بە حکوومەتی هەرێم نادا دەزوەردان لە موچەی فەرمانگە فیدراڵیەکان بکات و پێویستە لە زووترین کاتدا ئەو موچانە بێ هیچ لێبڕین و دواخستنێک دابەش بکرێن. لە ڕاگەاندراوی ئەو 3 پەرلەمانتارانەدا هاتووە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لەسەر کێشەی فەرمانگە فیدراڵیەکانی لیژنێکی پێگێناوە و بەڕێوەبەرانی ئەو فەرمانگانە بانگهێشتی لیژنەکە دەکرێن بۆ چارەسەرکردنی یەکجاری و دەرهێنانی ئەم پرسە لە دەستی حکوومەتی هەرێم. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان. کاک مەحەممەد بەخێر بنەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە داهاتەکانی هەرێم. ئێستا داهاتی هەرێمی کوردستان بڕای و سەرچاوانەی داهات کامانن و داهاتی مانگانەی حکوومەتی هەرێم بە چەند دەخامڵێنرێت؟ زۆر سپاس بە ناوی خوای گەورە. دیارە حکوومەتی هەرێمی کوردستان هەروەک مانگەکانی تر ئەڕوات ئەو داهاتی کە ئێستا لەبەردەستایەتی دیارە نیەتی هەر ئەوەیە لە 120 کە ببڕێت ئەگەر زیاتری نەکات بە پێی و داهاتانی کە لەبەردەستدان بۆ مانگی ڕابردوو نزیکەی 730 میلیارد دینار داهات بووە بە بەغداوە، بەڵام کۆی موچەخۆرانی هەرێمی کوردستان پێویستی بە 895 میلیارد دینار بووە. واتە
بەپێ ئەو داهاتانەی کە هەیە داهاتی ناوخۆ بە نزیکەی 180 ملیار دینارە، داهاتی نەود نزیکەی 240 ملیار نزیکەی 200 بۆ 240 ملیار دینار بووە، 20 ملیاری هاوپەیمانان لەگەڵ 320 ملیاری ئەو پارەی کە لە بەغداوە دێ. بێگومان داهاتی نەود ئەوەی کە قەیرانەکەی دروستکرد و کێشەکەی دروستکرد و ناشەفافی و ناڕوونی لە داهاتی نەوتایە. داهاتی ئەم مانگەی ڕابردوو داهاتی نەود نزیکەی 451 ملیۆن دلار بووە. لەو ڕێژەیە 6 ملیۆن دلاری ئەچێت بۆ کرێی نەود بۆ کۆمپانیای ڕۆزنەفت، ئەوەی بەپێی حکوومەتی هەرێم بە ڕسمی خۆیان ئاماژەی پێەکەن. 80 ملیۆن دلاری بۆ تورکیا ڕاستی بۆ قەرز و 30 بۆ کرێی بۆری و 50 بۆ قەرزی تورکیا. ئەوەی ئەمێنێتەوە دابەشی دوویەکەن لە 150 بۆ کۆمپانیای وەبەرهێنەکان و لە 150 بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، واتە لە کۆی 450 ملیۆن دلار نزیکەی 155 بۆ 160 ملیۆن دلاری بۆ حکوومەت بۆ خەزێنەی حکوومەت بۆ موچە ئەمێنێتەوە. ئەوەی دیکەی بەشێکی بۆ کۆمپانیاکان و ئەوەی کە ئاماژەمان پێکرد کە پشکی زۆرینەی ئەم کۆمپانیا و ئەو پارەی کە ڕوا پشکی بەرپرسان و پشکی کۆمپانیا حیزبەکانی لە بەردەستدایە. بۆیە بەم شێواز و بەم فۆرمەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت موچە دابەش بکات بێگومان لە 121 دەبڕێت لە موچەی مامی داهاتوش کە هێشتا دیار نییە چاوەڕی پارەکەی بەغدان بێت. حکوومەتی هەرێمی کوردستان بەم فۆرم و بەم شێوازی مامەڵەکردن لەگەڵ داهات هەرگیز ناتوانێت خاوەنی داهاتێکی مستەقیڵی خۆی بێت بەوەی کە تا ئێستا نەیتوانیوە سەرچاوەکانی داهات بەڕوونی و بە شەفافی کۆ بکاتەوە بیخاتە بەردەست وەزارەتی دارایی بۆ دابەشکردنی. سەرچاوی داهات ئەوەی کە ئاماژەی پێکەنەوەی کە من بیستومە کە زیاتر لە 180 ملیار دینار داهاتی ناوخۆیە، بەڵام ئەوەی کە ئەخرێتە بەردەم وەزارەتی دارایی نزیکەی 120 ملیارەوە تا حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی ناوخۆ و داهاتی خاڵە سنووریەکان دەشارێتەوە. ئەمیش لە بەرامبەر ئەوەی کە ڕێکەوتنێکی لەگەڵ حکوومەتی عراقیەکە لە 150 داهاتی خاڵە سنووریەکان و دامەزراوە فیدراڵەکان بدا بە بەغدا. بۆیە بەڕای من ئەم فۆرمی کارکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ داهات ئەوەی کە قوربانی ئەدا لە نێوەندەدا موچەخۆران و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. موچەخۆران موچیان دەست ناکەوێت کە کاتێ موچە نادرێت بازار سست ئەبێت، جموزوو لە بازارە نابێت، بێکاری دروستە بێت. ئەوەی کە هەیە مامەڵەکردن لەگەڵ داهات، مامەڵەکردن لەگەڵ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی پێکا لە چاکسازی لە با بڵێن کۆکردنەوەی سەرچاوەکانی داهات. تا ئێستاوە مانگێک و ئەوە ساڵێک و نزیکی 3 مانگە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کابینێ دەست بەکار بووە. ئێمە هیچ هەنگاوێکمان نەبینی بە ئاراستەی ڕێخستنەوەی موچە، بە ئاراستەی ئەوەی کە داهات زیاترکەن لە کۆمپانیاکان، لە باج، لە خاڵە سنووریەکان، لە قاچاقی، لە هەموو ئەمانە. بۆیە من وەکو بەش بە حاڵی خۆم هەنگاوێکی جدی نەبینیوە، هەستم پێ نەکردووە. ئەوەی هەستم پێ کردووە لێبڕینی موچە و برینی موچەی موچەخۆران بووە. باشە دواتەگرم و لای بەڕست کاک محەممەد سەرسەرەوە دەکەین کە ئێستا بڵێن بۆ کۆی داهاتەکان دەگاتە تریلیۆنێک، بڵێن دوای ئەگەر قەرزی کۆمپانیەکانی شیرێ دەرنەکەین نەوت بە هەموو داهاتەکانی تریش دەگەرمەوە لای بەڕست. دکتۆر ئەیوب جەنابی شت بەخێر بێ، سوپاس بۆ ماوەدە بوونت. ئەو قەیرانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە کە ئێستا حکوومەت دەڵێ پارەیان نییە یاخود بڵێن داهاتیان نییە، بە بۆچوونی بەڕێزت وەکو ئابووری ناسێک پێ دوایە کێشەکە لە بەڕێوەبردنە یاخود کێشەکە لە نەبوونی پارە و سەرمایەیە کە ئێستا ناتوانن موچە دابەش بکەن؟ خۆی کێشەکە لەوەیە کە لە کوردستان گرفت لە ئیدارەدانی ئابووری هەیە، گرفت لە خودی ئابووری کوردستاندا نییە. لەبەرەوەی ئابووری کوردستان هەم دەرامەتی دارایی باشی هەیە، هەم دەرامەتی مرۆیی باشی هەیە، هەم دەرامەتی سروشتی باشی هەیە. هەمیش ئەو مووقعی ئەمە تێداینەوەکو هەرێمی کوردستان لە بۆ بازرگانی لە نێوان تورکیا و عێراق، لە نێوان ئێران و عێراق، لە نێوان ئێران و سووریا، لە نێوان ئێران و لوبناان و زۆر شوێنی تریش شوێنێکی باشە لە ڕووی جوگرافیشەوە و هاوڵاتیانیش هاوڵاتی زۆر باشن، زۆر دڵیان فراوانە، زۆر دڵیان گەورەیە. بەڵام کێشەکە لە ئیدارەدانی ئابووری هەرێمی کوردستانە ئەوەی گرفتەکە لە ئیدارەدانی هەرێمە. بۆ نمونە ئەو کۆنتراکتە، ئەو عەقدانەی کە لە شەریکاتی نەفت کرایە زۆر لەو عەقدانە خراپترە، لەو
لەو عقدانە خراپترە کە بەر لە ساڵی 1970کان لە عێراق هەبووە کەەوە یەک لە سەبەبەکان بۆ عێراق خۆماڵیکردنی نەوتی دەست پێ کرد تەمیمی نەفتی کرد. ئێستاکە بەڕێی من وایە بۆی هەرێمی کوردستان لە قەیران بە تایبەتی لە قەیرانی داهاتی نەوت و چەندی لە بۆ دەمینێتەوە پێویستە ئەو کابینەیە بە دیاریکراوی کابینەی نوێیەم چاوبخشێنتەوە بەو عقدانە بەو کۆنتراکتانە بەو ڕێکەوتنە ئابوووریانەی لەگەرە و کۆمپانیانەی نەوت هەیتی بە بەشداری پێکردنی کۆمپانیای سۆمۆ لەگەر عێراق کۆمپانیەکان سەرپشک بکەن بە دووبارە چاوخشاندنەوە بە ڕێکەوتنەکانیان ئەگەر نا سەرپشتیان کەن بە بەجێهێشتنی ئەو بیرنەوتانەی کاوانیشی لێ دەکەن ئەگەر بێت و ئەو عقدانەی کە لە کابینەکانی تر کرایە کە بوویتە هۆی ئەوەی کە کەمتر لە 150 داهاتەکە لە بۆ هەرێمی کوردستان دەبی ئەوە هەرێمی کوردستان لەو قەیرانانە ڕزگاری نابی بەو 320 کە لە عێراقیش لە بۆی دێتن هەر ڕزگاری نابی چەندی باج و ڕسوماتی لەسەر خەڵکی هەژار زیاد بکە هەر ڕزگاری نابی لەبەروێ سەرچاوی سەرچی داهات لە هەرێمی کوردستان نەوتە بە پلەی دووەم سەرچاوەکانی تری داهاتەوەی لە ناوخۆی هەرێمی کوردستان هەیە ئەوە گرفتێک کەشمان لەسەر خراپی ئیدارەدان ئەوەیەکە هەندێک باج و ڕسومات هەیە لە هەرێمی کوردستان هەر نییە هەندێک باج و ڕسومات شەیە کە سەدقات و سێسەدقات و چارسەدقاتە کە بەفروزە نەبی خاڵی سێم لەسەر خراپی ئیدارەدانی هەرێمی کوردستان ئەوەیەکە ئەو سیاسەت اقتصادیانەی پەیڕەوی دەکا سیاسەتی اقتصادی پێچەوانەی هەموو دنیاە لە هەموو دنیا لە قەیرانەکان کاتێک خەڵک توانای کڕینی کەم دەبی دەوڵەت سیاسەتی مالی یان سیاسەتێک بەکاتێن پێدەێت تایر المالی یعنی بەخۆی مناسبە و بەبێ مناسبە و بە مناسبە پارە دەڕژێنتە بازاری لەوەی خەڵک توانای کڕینی لۆ دروستبی خواست لە بازاری دروستبی کارگەکان ئیش بکەن بازرگانەکان ئیش بکەن دوکاندارەکان شت بفرۆشن لۆی ئاڵگۆڕی بازرگانی نەشاتی اقتصادی ڕانەوەستی بەڵام ئەوەی ئێستا کە ئەو دەستگرتنەوەی کە ئێستا کە لە هەرێمی کوردستان هەیە موچە نادرێ خزمەتگوزاریەکان ڕاوەستاینە پارەی زۆر بەهەدر دەدرێتن باج زیاد کرایە ڕسومات زیاد کرایە کرێی ئاو کارەبایان بابرن نرخی ئاو کارەبا زیاد کرایە ئەوانە هەموو ئەو سیاسەتە ئابووری و داراییە خراپانن کە گوزەرانی خەڵکو و ئابووری کوردستان ڕۆژ بە ڕۆژ بە پاشتر دێخی ڕۆژ بە ڕۆژ پێمان دەرێ ئەو ئیدارەیە کە ئیدارەی ئابووری پێدەدرێ پێویستە دووبارە یعادەی نەزەڕی لێ بکرێتەوە دووبارە چاو بخشێندرێتەوە بەو فۆرمە یا بەو ئیدارەیە بەو سیاسەتی اقتصادی کە لە هەرێمی کوردستانەیە لە بەروەی ئەو سیاسەتەی کە ئابووری کوردستانیان ئەو ئیدارەی ئابووری کوردستان بەڕێوە دەبا گەیشتە خاڵێک لەوانەیە تەقینەوەی سیاسی نەبی لە بەروەی خەڵکیمە کورتپەروەرە نیشتمان پەر بەڵام تەقینەوەی ئیجتیماعی ڕوودەدا کۆمەلگا لەبەر یەک دێتە دەرێ کۆمەلگاکەمان تێک دەسی نەسیزی ئیجتیماعی ئەو خۆشەویستی و حتەنانەت خێزانەکان وردەوردەوا تێک دەچن لەبەروەی ئەتوو ئەگە بتێ مەچینەک ئیش بکە دائیمەن دەبی ڕوونی نوێی تێدابی پارەش لە بازار و لە جیرفانی خەڵک وەکو ئەو گریز و ڕوونەیە کە مەچینەی سیارە پێ ئیش دەکاتن ئەگەر تۆ تێ وڵاتەکەت پێش بکەوی دەتێ خۆشگوزەرانیە بی دەبی پارە پیا بکەی کە پارەت پێ نابی یعنی تو کابینەتی یان حکوومەتێکی ناتانی ئیدارەی وڵاتەکەی بە ئەوە هیچ منطقی تدانی برێ پارە نییە هەر حکوومەتێک هەر کابینێک نەتوانانی موچەی فەرمانبەرەکانی بدا ڕاستەوخۆ مانای وایە ئەوە دەبی دەست لە کار بچێشتەوە یاوەتە حەز دەکەم بەو ناسەبێ شتێک پێ برێم زۆر زەروریە زۆر پێویستە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی وەزیری دارایی بەخۆیان ئێستاکە لەو دقەیە داوا بکەن بلە دەمانوێت بینە پەرلەمان لە بۆ پەرلەمان و خەڵکی کوردستان ڕوون بکەینەوە یەک دوو سێ ئەوە هۆکارە ناتوانین موچەی بدەین زۆر زەروریە بەخۆیان بێن ڕوون بکەنەوە بقەنەعەت بە من و بە جەنابەت و بە کاک محەممەد و بە هەموو خەڵکی کوردستان بینن کە فعلەن داهاتەکە بەش ناکە فعلەن ئەوەتە داهاتمان ئەوەتە خەلەلەکان لێرەیە گرفتەکان لێرەیە ئەو فڕستانەمان لە پێشە ئەو بربەستانەشمان لە پێشە ئەو هەوڵانەشماندایە و بە تەمانی هەوڵش دەین بۆی چارەسەری بکەین پێویستە ئەوڕۆ کاتی وەیە کە حکوومەت مۆزەفین زۆر دڵیان گەورە بوو زۆر سەبریان گرت خەڵک زۆر سەبری گرت ئێستا تۆپەکە لە
گۆڕەپانی حکوومەتە پێویستە بەخۆی بێ ڕوونکردنەوە بدا. کاکچیم یەکێک لەو گرفتەکانی و حکوومەتی ئەوەی و کابینەکان تریش ئەوە بووکە ناتوانێت قەنەعەت بە ملوت بەتوو بینی داهاتی چەندە و خەرجیەکانی چەندە. ناتوانی بڕوامان پێ بڕوا بە خەڵک بینیتن، ناتوانی ئەو شەفافی کە بەخۆی باسی دەکاتن خەڵک باوەڕی پێ بکە. لەبەرۆی خەرک شتەچکە دەبینی شتەچکەی پێ دەڵێن، خەڵک باجی زۆر دەدا، ڕسوماتی زۆر دەدا، داهات زۆرە، نەود نرخی بەرز دەبتەوە، داوایرەکانیش خۆیان دەکەن، غرامات هەر هەیە کەچی پارە نییە. بەڵێ باشە دەگەرم وڵات دکتۆریان کاک محەممەد سەبارەت بە بڵین ئێستا داهاتی مانگانەی هەرێم دەگاتە بڵین تریلۆنێک کە ئێستا بڵین داهاتینەوت بەڕێز وتت 451 ملیۆن دلار بۆ مانگی داهات و بڵین دەکاتە نزیکی 600 ملیارێک بە پارەکەی بەغدا و بەناو خۆ سەروی تریلۆنێک داهاتی مانگانە حکوومەتی هەرێمە. ئەزانی کاک حەکیم کێشەکە لەوە نییە کە ئێستا داهاتەکە چەنە. بەڵێ خۆ پێشتر داهات زۆر لەوە زیاتر بوو، ینی داهاتی نەوت مانگانە 750 ملیۆن دلار بوو بە پێی راپۆرتی دیلۆیت. بەڵێ ئەو کاتەش خۆ 295 ملیۆن دلاریان دەدا بە وەزارەتی دارایی بۆ ئەوەی کە بدرێ بە موچە، ینی بۆ موچە تەرخان کراب. ئەو پارەی دیکە چی لێ هاتووە؟ یعنی تۆ سیر کە داهات سەرچاوی داهات لە هەرێمی کوردستان زۆر زۆرە، بەڵام ئایا حکوومەتی هەرێمی کوردستان چۆن مامەڵی لەگەڵ دەکات؟ یعنی تۆ سیر کە داهاتی نەوت لە ساڵی ڕابردوو ساڵی 2019 بە پێی راپۆرتی دیلۆیت داهاتی کۆی داهاتی نەوت 8 ملیار و باوەک خۆی بخوێنمەوە چونی ڕقەمەکان وەکو خۆی بڵێم باش کۆی داهاتی نەوت لە ساڵی ڕابردوو 8 ملیار و 438 ملیۆن دلار بووە. ئەوەی دراوە بۆ موچە، یعنی دراوە بەوەی دراوە بە حکوومەتی هەرێم چۆتە خەزێنەی حکوومەتەوە 2 ملیار و 647 ملیۆن دلار بووە. واتە لە سەتا هەفتای داهاتی نەوت دراوە بە قەرز و بە دیارنەمان و بەوە لە سەتا 30 دراوە بە حکوومەت و هاتۆتە خەزێنەی حکوومەتەوە. ئیشکالەتەکە لەمەیە، یعنی داهات خۆ تەنها نەوت نییە، تۆ سیر کە لە هەرێمی کوردستان چی ڕوو ئەدا. یعنی بۆ نمونە تەنها داهاتی مانگی ڕابردووی هاتوچۆی سلێمانی 12 ملیار دینار بووە. داهاتی پەروێزخان خاڵی سروری پەروێزخان 22 ملیار دینار بووە. حاجی ئۆمەران 18 ملیار دینار بووە. باشماق 25 ملیار دینار بووە. ئەوەی ئیبراهیم خەلیل هەر لێی گەڕێ، یعنی 130 ملیار و ئەوەی کە بە ئاشکرا هەیە. جا لەبەرەوە تۆ سەیری کە ڕۆژانە لە خەڵکی فەقیر و داماو چی ئەسێنن. یعنی حەلاقێک پێشتر باجی ساڵانەی 800,000 دینار 700,000 600,000 دینار بوو، بۆ مانگی ڕابردوو 280,000 دیناری بۆ هاتوۆتەوە. نزیکەی لە 100 زیادی کردووە. بۆ باجی ئاو کرێی ئاو پێشتر 10,000 و 15,000 بوو، ئێستا نزیکەی 200,000 250,000 دینار. ئەی ئەم داهاتانە چی لێدێ؟ خۆی ئیشکالەتەکە لەوەیە ئەی ئەم باجی کرێی کۆمپانیا گەورەکان باجی کۆمپانیەکانی نەود ئەو هەموو قاچاقی کە دەکرێت پارەی تاپۆ و پارەی ئەو هەموو ئەوانەی گومرگ و ئەوەی کە لە هەرێمی کوردستانی ئەمە داهاتە چی لێدێ؟ خۆ داهاتی نەوت نیە، واز لە داهاتی نەوت بێنە. داهاتی نەوت بۆ ئەم مانگی ڕابردوو ئەوەی کە خستیانتە بەردەم بۆ موچە 155 ملیۆن دلار بووە. ئەی ئەو پارەی ئەو هەموو داهاتەکانی تر چەنە؟ ئیشکالەتەکە لەوەیە کاتێک حکوومەت باز لە چاکسازیەکە یەکسەر دەست بۆ جیرفانی موچە خۆران و بۆ دوکانی فەقیری حەلاقێک و دوکانی پیزا فرۆشێک و لەفە فرۆشێکە بە. یعنی تۆ سیرکە لە ماوەی ساڵێک و 3 مانگی ئەم کابینەیە تۆ چیت بینیوە لە چاکسازی ئەم کابینەیە؟ ئەوەی من بینیومە تۆ بینیوتە 2 موچە و 3 موچەیەک ببڕدرێت، بەڵام موچە خۆرە حەقیقەکان و پزیشکان و کارمەندانی تەندروستی و هێزەکانی ناوخۆ ئاسایش و ئەوەی کە هەیە ئەبڕێت فەرمانبەران و مامۆستایان. تۆ بینیوتە 2 بەرپرس بدرێتە دادگا لێ پێچینەوەی لەسەر بکرێ، 2 بەڕێوەبەری گشتی لێ پێچینەوەی لەسەر کرێ. ئەو گە هەموو گەندەڵێکی لە هەرێمی کوردستان. یعنی تەنها لە ماوەی ئەم کابینەیە لە 180 قاچاقی زیادی کردووە لە خاڵە سنووریەکان، گەندەڵی لە دام و دەستگاکانە فەوق العادە زیادی کردووە، ڕۆتین زیادی کردووە. پێشتر ئەو هەموو گەندەڵێ هەبوو لە داهاتی نەوتدا لە 150 بۆ کۆمپانیەکان و بۆ خەرجی و بۆ شاردنەوە بۆ نادیاری ئەڕۆی، بەڵام لە 100 نزیکی 50 ئەهات بۆ خەزێنەی حکوومەت. ئێستا نزیکی لە 130 دێ بۆ خەزێنەی حکوومەت لەم کابینەیە. پێشتر وەفدی دانوسانکارە چوو بۆ بەغدا بۆ قسەکردن لەسەر مادەی 140 و دەسەڵاتەکانی هەرێم و دەسەڵاتی فیدراڵی و خاکی هەرێمی کوردستان و بۆ موچەی پێشمەرگە ئەوە. ئێستا بە کوڕوزانەوە دەچن بۆی کە ملیارە دیناریان بۆ زیادکرێ بۆ موچە.
پێشتر بێکاری چۆن بوو ئێستا چۆنە، گەندەڵی چۆن بوو ئێستا چۆنە، قاچاقی چۆن بوو، قاچاقی چی ئەکرا، ئێستا قاچاقی چی ئەکرێت. ئەوەی پێشتر ڕووی ئەدا، پێشتر پاشەکەوتی موچە هەبوو، ئێستا موچە لێشی ئەبڕێ و بە تۆبزی لێشی ئەبڕێ و بە پێی هیچ یاسایەک و بە 35 ڕۆژ بۆ 6 ڕۆژ جارێ موچە ئەدرێت. دۆخی پێشتر شەکیان لە مامۆستا هەڵەدا، ئێستا مامۆستا ئەگرن و ئەشیکەنە کونجی زیندانەوە. بۆیە دۆخی ئەم کابینەیە زۆر کە ئێمە تەمە نامان نەکرد، من پێشتر لەم تەلەڤیزۆن و لەم بەرنامەی بەڕستانەوە ئومێد مەخواست بوو ئەوی کەم کابینەیە بە شەوق و زەوقێکەوە دێتە ناو مەیدانەکەەوە، ڕەنگە لە ڕووی چاکسازیەوە باشتر بێ، ڕەنگە لە ڕووی کۆکردنەوەی داهات باشتر بێ، لە ڕووی ڕێخستنەوەی داهات و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی باشتر بێ. بەڵام ئەوە ساڵێک و 3 مانگە من نا بە هاوڵاتیانی کوردستان یەک هەنگاو لە چاکسازی ببینن. یعنی تۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەر باسی چاکسازی بکە ڕێک دەسەبا بۆ گیرفانی موچەخۆران و دەسەبا بۆ گیرفانی دوکان و ئەوە. بڵێنەوە کاتێک کە نەوت بە سربەخۆنە دەفرۆشرا مانگانە بڵم تریلیۆنێک و 200 میلیارد لە بەغدادەوەدا، یعنی ئێستا داهاتێریم ناگاتە ینی ئەو بڵین بڕەپارەی کە پێشتر لە بەغدادەوەدات، ئەی بۆ موچە نییە، خزمەتگوزاری نییە. پێشتر حکوومەت هەرێم بەر لەوەی کە ئابووری سربەخۆ تا ناردەرەوەی نەوتی سربەخۆ ڕابگەێنێ تا 2013 هەموو مانگێک 1 تریلیۆن و 200 بۆ 250 میلیارد دینار لە بەغداوە ئەهات پشکی هەرێمی کوردستان، 850 میلیاری دەدرا بە موچە، 350 میلیاری دەدرا بە وەبەرهێنان و بە بواری وەبەرهێنان کە ئەمە بۆ خەرجەکانی وەبەرهێنان. ئەمە هەنگاوێکی گەورەوە، بەڵام ئەمان هاتن ئەو سیاسەتیان پەیڕەو کرد کە خۆیان نەوتە فرۆشن. ئەوە شکستەکەیەتی کەسیشی لەسەر دادگایی نەکراوە. لە ساڵی 2013 کۆی داهاتی هەرێمی کوردستان ئەوەی کە لە بەغداوە ئەهات ناچاریش بوون 12 موچەشی لێبن، موچەی فەرمانبەرانیشی لێبەر بەبێ لێبڕین و پاشەکەوت و ئەوە نزیکەی 14 تریلیۆن دینار بوو. بەڵام بۆ ساڵی ڕابردوو 2019 کۆی داهاتی هەرێمی کوردستان بە پارەکەی بەغدا و بە پارەی هاوپەیمانان و بە نەوت و داهاتی ناوخۆوە نزیکەی 15 تریلیۆن زیاتر بووە. واتە داهاتی ئەم ساڵیشی لەگەڵا بێ و داهاتی پار یەک ساڵ وەرگری لەگەڵ 2013 کە لە هەرێمی کوردستان لەو پەڕی گەشەکردن و بێ قەیرانی داراییە بوو، داهاتی ئەم ئێستای زیاترە وەک لە داهاتی ئەو کات، بەڵام بەهۆی گەندەڵی و بەهۆی ناسەقامگیری لە کاتێکدا ئێستا موچە بە لێبەڕینەوە دابەش دەکرێت. بۆ ئەم ساڵ نزیکەی 9 موچە ئەدرێت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە موچە خۆران، ئەو کات 12 موچەش دەدرا. ئەمە چی ئەگەینێ؟ ئەمە واگەینێ سوپاس دەکەم. پرسی نەوت و پرسی کۆکردنەوەی داهاتەکان هەموو لە دەستێکی ئەمینانە گەندەڵێکی زۆری تێدایە، بۆیە بێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچە خۆران بەردەوام چاوەڕێی بڕینکەن، چاوەڕێی بڕینی جیرفانی خۆیان کەن لەلایەن حکوومەتی هەرێمەوە. سوپاس دەکەم. کاک دکتۆر بگەڕێمەوە لای بەڕێزت وتت دەبێت لەم بارودۆخانەدا حکوومەت پارە بخاتە بازارەوە. پێ دوای حکوومەت پارەی هەیە بەڵام نایخاتە بازارەوە، یاخود بڵێن ئێستا پێشتریش چاوپێکەوتنێکی بەڕێستم بینی باز لە خیانەتی ئابووری دەکەی، شتێکێ بە ناوی خیانەتی ئابووریش، یعنی ئەم کابینەی خیانەتی ئابووریشی کردووە؟ خۆی مۆزوع لاوەی نییە خیانەت دەکا یا خیانەت ناکە، مۆزوع لەوەیە کە ئەتوو ئیشێک ناتوانانی بکەی، ئیدارەدان ئیشەکە کرد پێست پێردرایە سەرکەوتو نەبووی، کە سەرکەوتو نەبووی پێستی اعتراف بکەی. بەڵام ئەو سیاسەتی ئێستا پەیڕەو دەکرێتن بزە بە سیاسەتەکە تیرۆری ئابووریە، لە بەرۆی خەرک دەترسێندرێت لە ڕووی اقتصادی، خەرک دەترسێندرێت لە ڕووی تەندروستی کە ڕاتب نادرێت لێی دەبڕێ بە 50 ڕۆژی دەدرێ، ئەوانە هەموو ترس دروست دەکا. ئەو ترسەوا دەکە خەڵک پارە نەیتە بازاڕی، خواست کەم بیتەوە، یەکجاری بێ بازاڕی دروست بی. ستاوانەی لە بازار نقسەکانی من باشتر تێدەگەن لە بەرۆی بازار ئێستاکە زۆر لە وەزعی خراپدایە، بێ بازارێکی زۆر هەیە، ئەوەی بازاری هەیە کڕین و فرۆشتن دەکات تەنیا خۆراکە بەشەکی لە جلوبەرجی پێویستە، لە بەرۆی خزمەت گوزاریەکان نەماینە، پرۆژەکان نەماینە. ئێستامە لە قۆناغی سستبوونی ئابوورین، وڵی ئەوە کەم دەنگ دەداتەوە گە چارەسەریکەن مەمنون. بەڵێ ئەگەر ئاوکارە من چاکیکەن بەڵێ فەرموو دکتۆر. بەڵێ ئەمە لە قۆناغی سستبوونی ئابووری داینە، لە قۆناغی بێبازاڕی داینە، لە قۆناغی بێبازاڕیش پێویستە دەوڵەت بێتە مەیدان چارەسەری بکاتن.
لە بەرۆی ئیدارەدانی ملەتێک هەرەوە نییە ئینتیزارکەی لە بەغدا پارە بێ و دابەشی بکەی. کاکە ئەنجومەنی وەزیران دەبی سیاسەتی اقتصادی دابڕێژی و سیاسەتیش بکە. ئەنجومەنی وەزیران ئێستا سیاسەتی بە ناوی سیاسەت وەکو ڕامیاری نایکە، پارتە سیاسیەکان دەکەن. سیاسەتی ئابووریشی پێچوانەیە، هەموو سیاسەتی دنیاەیە. بەڵێ معقول نیە ئێستا من پارەم پێ نییە، بەڕکم پارەی تێدا نییە، زەریبەم لەسەر زیادکەی، باشە کرێ ئاوکارەبام لەسەر زیادکەی، موچەکەم لە 30 ڕۆژی بخێ 45 ڕۆژی 121 شم لێ بڕی، پێشم برێ وەرە بازاڕی شتومەک بکرا، وەرە یەکەی نیشتە جێبوون بکرا، پێم ناکڕێ کاکە، بازار ڕادەوەستیتن. ئەوە بە جۆرێک لە جۆرەکان ئیرهابی اقتصادیە، خەڵک دەترسێنرێت. ئەمن لێکوانەوە پەیامەکەم لە وەزیری تەندروستی هەیە، چیت کە ئەو ڕقەمانە ڕانەگەێنن کە چەند کەس تووشی کۆڕۆنا بوو، چەند کەس کۆچی کرد، ئەوانە ڕامەگەین، خەڵک دەترسێ و ئەوانش ڕامەگەێنن کە موچە کەی دێ و کەی نایە و هەندێک پرۆژە ئەگەر وەکو دیکۆرش بی دەست پێ بکرێتەوە و جوولانەوەی ئابووری بە پارە دەکرێت. دەبی لەبیر نەکەن ئەمە هەرێمە چین بە عێراقیشەوە تەنانەت کەرتی تایبەتیش پشتی بە خەرجی گشتی دەوڵەت بەستایە. ئەو خەرجیانەی کە دەوڵەت ئەو پارانەی کە دەوڵەت دەیخاتە بازاڕی، حکوومەت یارێ ئێستا هیچ پارەک ناخاتە بازاڕی، پێویستە پارە بخاتە بازاڕی. باشە بەس دکتۆر چارەسەر ئێستا هیچ چارەسەرێکێ بۆ چارەسەرێکی کاتی بۆ موچە وتەدا ئەگەر کابینێک موچەی پێ نەدرێت دەبێت دەست لە کار بکێژێتەوە. ئێستا کاتیەوە تۆ کەم کابینی دەست لە کارکشی خود چارەسەر چییە بۆ ئەم دۆخی کێستا موچە چارەسەر بکرێت؟ ڕێکەوتن لەگەڵ بەغداد لە ناوخۆ چاکسازی بکرێت، چییە چارەسەرەکە؟ چارەسەری زۆر ئاسانە کاکە، بەنسبەت بە تایبەتی بەنسبەت موچە. ئەوانەی موچیان هەیە بۆ من موچەمەیە ماگانە ڕاتبەکەی خۆم بێتە سەر ژمارەی خۆم کە لە باقی ئەیتم، ئێستا ئەمە زانکۆ هەم وایتمان بتوانم 150 ڕاتبەکەی خۆم وەکو سویلە وەکو پارە ڕابکێشم. 150کەی تریش بتوانم بیجوولێنم کڕین و فرۆشتنی پێ بکەم، بازار دەبوژێتەوە. لە هەموو دنیاە پارەی ئەلکترۆنی هەیە، سویلەش هەیە، پارەی ڕاستەقینەش هەیە، بەڵام ئەوە خەلەکی زۆر گەورەیە. کابینەک حکوومەتێک بەخۆی سیقە نەداتە باقەکانی خۆی، بەخۆی سیقەی بەخۆی نەبی، خەڵکی سیقەی پێ نابیتن. ئەوە بەنسبەت خاڵی دووەم بەنسبەت کەم کە دەکرێت نەفەخەکان کەم بکرێنەوە. کاکە ئەتە ئێستاشی لەگەردابی هەموو وەزیرەکان نزیکەی 30 وەزیرە چەندە زیاتر لە 15 ملیۆنی نەسڕیە وەردەگرن ماگانە بەبێ وەسڵ بەبێ هەموو شتێک. هەموو مخەساتی پۆستەکان دەبڕم، هەموو مخەساتی پۆستەکان دەبڕم، هەموو ڕاتبە دوو ڕاتبیانە دەبڕم ئەگەر بە وەختیش بی، هەموو دوو موچەیەکان دەبڕم، موچە نایاساییەکان دەبڕم، ئەوانەی پلان بەرزکرایەوە بە نایاسایی دەیبڕم، ئەوانەی پۆست و پلەی وەزیفی نایاسایین وەگرتێ دەیبڕم. زائیدەن ئەو مەساریفانەی کە لە ئیفادات دەدات چەند ساڵە و ئێستا کەش وا دەستی پێکردەوە ئەوانە هەموو دەبڕم، هەموو مخەسات و دەرماڵەی پۆستەکان دەبڕم، وجوری محازەرات هەیە لە زۆربەی شوێنەکان بە تایبەتی لە زانکۆیەکان هەمووی دەبڕم. ڕادوو ڕاتبی هاوینانی مامۆستایانی زانکۆی پۆستدارەکان هەیتیان کە زۆربەی هەرە زۆریان حزبینە ئەوانە هەموو دەبڕم. ڕاتبی هەموو ئەندام پەرلەمانێک و هەموو وەزیرەکی دەکەمە 125 ئەوەی ڕازینێ بابستەوە مارێ. باشە چارەسەر دەکرێت، چارەسەریش نەکرێت قەیرانەکە بابرێن سووک دەکرێتن. بەڵامە تو خەرجیە ناپێویستەکان بەردەوام بن و موچەش بگریەوە، هیچ خەرجی پێویستیش نەکەی، ئەوە قەیرانەکە بەردەوام دەبی. باشە دواتەگرم و لای بەڕێزت کاک دکتۆر، بەڵێمینە لای بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدام بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت.
من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. سەداسەد سروشتی تامێکی نایە. چۆن زۆپای ئەسلی تۆیۆتۆمی تۆربۆ یابانی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکاستەیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەر بەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RCA37 ئارانی و دڵنیایی ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک محەوت بگەڕێمە لای بەرزت بەروی کە پرسیارێکش لە هۆنە سەر پرساندنی سەرۆکی حکوومەت و بڵێن جێگیری سەرۆکی حکوومەت وەزیری دارایی لەسەر لێبڕینی موچە پێرەچێت دیارەکەی موچەی مانگی چوار دابەش دەکرێتەوە ئەوە یەکلا بۆ تۆ کە مانگەش لێبڕینیەکە بەردەوام دەبێت بەڵێ بێگومان لێبڕین بەردەوامە بێت تا سەری ساڵ لێبڕین بەردەوام بێت دوای ئەوە ئەگەر ڕێکەوتنێکی نوێ بکرێت لەسەر بودجەی 2021 عراق ئەوە شتێکی دیکەیە بەڵام ئەم موچەیە و موچەیەکی تر دەدرێت تا سەری ساڵ تەنها موچەی تر دەدرێت بە لێبڕینیشەوە یعنی بە تێڕاینی من ئەم موچەیە و موچەیەکی تر دەدرێت تا سەری ساڵ بێگومان لە 100 بە لێبڕینەوە ئەدرێت لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو لێبڕینی بۆ چووەتە سەر لە یەکەم هەنگاوی چاکسازیدا پەنای بۆ بڕینی موچەی فەرمانبەران برد ئەمە پاشەکەوتیش نییە تا بگەڕێتەوە یا فەرمانبەرانی هەرێمی کوردستان چاویان لەوە بێت کە ڕۆژە لە ڕۆژان دەگەڕێتەوە ئەمە لێبڕینە بەبێ هیچ یاسایەک بەبێ چاودێری پەرلەمان بەبێ هیچ یاسایەک لێبڕینە و پاشان دابشکردنی موچە ئەوە ئەگەڕێتەوە سەر حکوومەت یعنی حکوومەتێکی قەزاو قەدەرە لە هەر کاتێکا بێ بەڵام من پێم وایە بە چاوەڕی پارەکەی بەغدادشن بۆ موچە بڵێن ئەم بەڵێ چاوەڕی پارەکەی بەغداد تەسەوڕ دەکرێت لە 25 مانگا بێت بەڵام من تەسەوڕ دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان سەر ڕایەوەی لێبڕینی موچە لە 21 کەمتر زیاتر ئەکات لە هەمان کاتیشدا ڕۆژەکان درێژەکاتەوە بۆ نزیکی 45 ڕۆژ ئەمەش جۆرێکی ترە یعنی جارێکی تر ئەو لە 121 ئەگاتە نزیکی لە 135 بۆ 40 لێبڕینەکە زیاد دەکات لەبەرەوەی ئەگەر 6 ڕۆژ جارێ بێت ئەوە لە 150 موچەی داوە لەو لە 150 لە 121 ئەبڕێت باش بۆ یارت بە پرسانەکە
پرسانە پێ دوایە جێ خۆی دەگریا خودە و ترسەی سەرۆکی حکوومەت و وەزیرەکان چێ لە نەچوونیان بۆ پەرلەمەن لەسەر لێبڕینی موچە. ئەزانی کاک حەکیم پرساندن و بانگێشتکردنی بەرپرسان لە سەرۆکی هەرێمەوە تا سەرۆکی حکوومەت و کۆی وەزیرەکان لە بەردەم پەرلەمانە سوێندی یاسایان خوارد و متمانیان پێدراوە. پێویست بوو مانگانە بچنە پەرلەمان لە بەردەم پەرلەمانە ئامادە بن. بەڵام ئێستا دۆخێک لە کوردستان دروست بووە کە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم ئەسڵەن هیچ وجودێ بۆ پەرلەمان دانانێن. بێگومان پەرلەمان خۆشی لاوازە لەو بارەدا. بەڵام لە کابینەی پێشوو لە 2014 کە دەست بەکار بوو تا کۆتایی تا نزیکەی ساڵێک و 3 مانگ بۆ 5 مانگ کابینەی پێشوو نێچیروان بەرزانی نزیکەی 4 جار خۆی و وەزیرەکان چوونە بەردەم پەرلەمانی کوردستان چوونە پەرلەمانی کوردستان. تەنانەت سەرۆکی هەرێمی ئەو کاتیش چووە بەردەم پەرلەمانی کوردستان کە ئەو کات مەسئول بەرزانی بوو. ئێستا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ وجودێ بۆ پەرلەمان دانانێت و لە هەمان کاتیشدا خاوەن بوغرایەتی و لوتبەرزێکی زۆر گەورەیە کە پێی وایە ئەگەر بچێتە بەردەم پەرلەمان دەشکێت لە کاتێکدا لە بەردەم پەرلەمانە سوێندی یاسایی خواردووە. یعنی ئەمە ئاساییترین داواکاریە کە پەرلەمانتاران داواکەن. بەڵام دیارە پەرلەمانتاران خۆشیان لاوازن ئەگەر نا یعنی چی سەرۆکی حکوومەت نایەتە بەردەم پەرلەمان و پەرلەمانتارانیش بێدەنگن یاخود جورئەتی ئەوە ناکەن ئیمزا لەسەر یاداشتێ بکەن بۆی کە لە سەرۆکی حکوومەت بپرسرێتەوە یا کاکە بانگێشت بکرێ یا تەشریف بهێنێ میوانداری بکرێ بێ بۆ پەرلەمانی کوردستان بڵێ کاکە من لە سەدا 21 موچەم بڕیوە بەپێی ئەم بڕیارانە ئەوە داهاتەکەمە ئەوە سەرچاوی داهاتە ئەوەی هەیە لە بەردەستمانە ئەوەیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەرەوان ڕازگۆ بن بڕوایان پێ دەکات. بەڵام تۆ دێی موچەی فەرمانبەرە بڕی زۆرینەی سەرکردە سیاسەکانی هەرێمی کوردستان بازرگان و لە پشتی کۆمپانیەکانەوە خۆیان خاوەنی خەریکی قاچاقچی و هەمویان بەشی زۆریان لە 95 ملیۆنەر و ملیاردێرن. ینی هاوڵاتی بۆچی باجەکەی بە بۆیە هاوڵاتیانی کوردستان پێ ینی هەرگیز بە متمانە بە قسە و بە لێدوان و بە گفتەکانی ئەم کابینێ و کابینەکانی پێشوو بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان نادەن. باشە پێ دوایە پەیوەندی نهاتنی سەرۆکی حکوومەت پەیوەندی بە ترسەوە یاخود پەیوەندی بەوەیە کە خۆی پێگەورەترە لە پەرلەمان لەوە پەرلەمانتارانیش یعنی وەکو پەرلەمانتەر سەیر ناکە. بەشی زۆری پەرلەمانتاران لەلایەن خۆیانەوە دیاری کراون جورئەتی ئەوە ناکەن پەرلەمانتاران بەرامبەر سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێیان وایە ئەمە کەسێکی مقدسە لە کاتێکدا مقدس ئەوەیە کە لە سەدا 21 موچە و ئەو هەموو گەندەڵەیە کە هەیە لە هەرێمی کوردستان و دەستبردن بۆ موچەی کەم ئەندامێک و نابینایەک ئەوە مقدسە ئەبووە مقدس وای لای پەرلەمانتاران ئەبووە لە پەرلەمانتاران لە هۆڵی پەرلەمانتار لە هۆڵی پەرلەمانە ململانێ و شەڕدەبیان بکردایە نەک ئەوەی دانیشتن تەنها جورئەتی ئەوە ناکەن ئیمزای بکەن جەنابی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی تەشریف بێنن بۆ پەرلەمان. چی بە وەشتانەوە پەرلەمانتارە دەڵێ کە ئێستا 22یان واژویان کرد زۆر بە کورتی یەک لەسەر یەک واژوپەکی کەوتۆسیان پێدا وەڵی چیان پێ ناڵم خۆ من پێم وایە ئەم پەرلەمانتارانە خاوەنی ئیرادەیەکی جدی خۆیان نین و بە تایبەتی خۆشیان نین حیزبەکانیانن ئەم حیزبانە جورئەتی ئەوە نەکەن لە سەرۆکی حکوومەت لێی بپرسنەوە لە هەمان کاتدا سەرۆکی حکوومەتیش جورئەتی ئەوە نەکا بێ لە ناو پەرلەمانە بەرگری لە کابینەکەی خۆی کا بەرگری لە بەرنامەی کاری خۆی بکە کە چی کردووە لە ماوەی ساڵەکە یعنی بەشی زۆری پەیوەستە بە حیزبەکان خۆیانەوە حیزبەکان پەرلەمانتارانن بێ ئیرادە کردووە یعنی حیزبەکان کاتێ پەرلەمانتارێ ئیمزایەکە پەرلەمانتارانی یەکێتی و گۆڕان بە تایبەتی حیزبەکانن دنیایان هێنایە سەریان تا ئاستی ئەوەی کە دەریان کرد لە حیزبەکانن لەبەرەوەی کە چۆن ئیمزاکەی سەرۆکی حکوومەت دێنیتە ناو پەرلەمانەوە ئێمە وەزیفەی خۆیانە بۆیە حیزبەکان جورئەتی ئەوە ناکەن و حیزب ئۆپۆزیسیۆنەکانیش زۆر بە جورئەتەوە ڕاستە پەنیان دەستیان بردووە بۆ کارێک کە پارتی دیموکراتی کوردستان و خودی سەرۆکی حکوومەت زۆر ئیزعاج بۆ بێ زۆر لەوە دەترسێت و بەتایبەتی لە خۆپیشاندان زۆرە ترسێ لە لێپرسینەوە زۆرە پرسێ کاکە ئەمە لێپرسینەوە نییە ئەمە بانگت ئەکەن تەنها بچۆ لە بەردەم پەرلەمانە بڵێ بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان قسە بکە من ئەمە حکوومەتەکەمە ئەمە کابینەکەمە. سپاس دەکەم کاک محەممەد. دکتۆر بگەڕێمەوە لای بەرز سەبارەت بەوەی کە ئەمڕۆ وتەبێژی حکوومەت لێدوانێکیدا بۆ میدیاکانی پارتی و توی بەپێی داهات لێبڕینی موچەکەم و زیاد دەکات. خوێنەوەی بەڕێزت وەکو پسپۆڕێکی ئابووری چییە مانگان ئەگەر داهات لە بەدەستدا بێ موچە دابەش بکرێ یاخود بەپێی داهات بڵێن لێبڕین و لێبڕین کەم و زیاد کات. ئەوە شتێکی ئاساییە لە بەرۆی ئەمە لە هەرێمەچین هەرێمەکە بودجەی گشتی نیە هەر هەرێمەکە هەر وڵاتێک بودجەی گشتی نەبی مانەوەیە فەلسەفەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی نییە
ئەو کابینێ و حکوومەت تێرەمیشی فەلسەفەی ئابووری سیاسی اقتصادی اجتماعی نییە لەبەرێ زۆر طبیعیە بە پێی داهات ڕاتبی دابشکەن موچەی دابشکەن چەندی لێ دەبڕن کەس دەستیان ناگری بەڵام من بەوتەبێژی حکوومەت دەرێم بە پێی سیاسایەکی ئەو بڕینە دەکەی بە پێی چ منطقەی اقتصادی بە پێی چ منطقەی ئەخلاقی بە پێی چ منطقەی سیاسی لە خۆتەوە ڕاتبی دەبڕی ئاخر ڕاتب موچە بە پێی قانونێک دەرچووە ئەو قانون لە پەرلەمانی عێراقی دەنجی لەسەر دلایە دەبی بێتەوە پەرلەمانی کوردستان بێتەوە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان بڕیار بدرێ موچە ببردریان نەبردریا پاشکەوت بکرێتن یعنی ئێستا کە خودی حکوومەت کە ئەو کارەی دەکاتن کارەی نایاساییە نایقتصادیە ناخلاقیە نامەنطقیە لەبەرێ لە لای من ئاسایی ئەگەر وتەبێژەکە بری بە پێی داهات موچەی دەدەین لەبەروێ ئێستاکە هیچ شتێک بەهای لەو هەرێمە هیچ شتێک بەهای نەمایە نازانێ و کابینەیە کوش دەکە لەبەرێ و کابینەیە بودجەی نییە نازانین داهاتی چیە خەرجی چیە نە چاودێری دارایی چی پێ دەکرێت نە پەرلەمانی چی پێ دەکرێت نە کۆمەڵگەی مەدەنی چی پێ دەکرێت نە ڕۆژنامە نووسانیشی چیان پێ دەکرێت و نە خەڵکیش هیچ پێ دەکرێتن هەرچی وتەبێژ برێتن ئەوە ڕاستە بەڵێ بەڵێ ئەگەر بەڕێزت سەرۆکی بۆ منە حکوومەت یا وەزیری دارایی بای چی دەکرد لەم بارودۆخە بۆ نمەوەکو ئابووری ناسێک گریمانە ئەمە سەرۆکی حکوومەت وەزیری دارایی نابم لە بەرۆشتی بە فەڕز یەش قسەی ناکەم باشە بۆ ناکرێ پسپۆڕێک ببێتە وەزیری دارایی و ئابووری بەخۆی زای مۆزاکە کووە وەخت خۆی لویسی پازدەهام باشە شچی لە یەک لە مۆزەفە گەورەکانی سەرۆکایەتی هەبوو هەرچەند هەوڵیان دەدا ئەو شکەی بکەنە یەقین پێیان نەدەکرا لویسی پازدام گاسیەوە فەرمانبەرەی کرد گوتی ئەتۆ چ پەیوەندیە کرد لەگەر دەوڵەتی سین هەیە گوتی هیچ پەیوەندیم نییە چۆن نامەیان بۆ دەنێری گوتی هیچ نامەیان بۆ نانێرم گوتی کەی دەیان بینی گوتی قەت نان بینم چێ لە بینتانێ گوتی کەس لە بینمان نیە زۆر لی تووڕە بوو یعنی خوب سوالی یەکەم لێ کردی لە بەرژۆندی دەوڵەتی سین ئیش دەکەی گوتی بەڵێ ئێستا کە هیچ پەیوەندیەک نییە گوتی جەنابی سەرۆک ئەتوو ئەگەر دەتەوێت یەکێک دابنی بووم لە پارێزگارێک دابنی ئەم سێ کەس لۆ پێشنیار دەکەم هەر سێکیان زۆر زۆر خراپن کامیان اختیار بکەیت دەستە خانەی بەرژەوەندی دەوڵەتی سین لە هەرێمی کوردستانیش وایە شخص المناسب في مكان المناسب نییە باشە قانونی یان یاسای من ئەینە لەکە هذا نییە ئەو دوو یاساش نەبوو هەرێمەکە و هابەڕێوە دەچی باشە پێشتر قسەیەکت کرده بوو لەسەر وەزیرەکان لەسەر بەڕێوەبردن هیچ هەڕەشەیەکت بۆ ناتەوە لەسەر ئەم قسەیە کە باسیەوەت کرد بوو نازانم چ شتێک تۆی کردووە بە وەزیر باشە ئەی سەبارەت بە ڕێکەوتن لەگەڵ بەغداد کە تاکو ئێستاش وا بڕیار بوو بڵێن 320 میلیۆن یعنی تو عەزلی من هەڕەشەم لێ بکرێ بەڵێ بەڵێ دکتۆر باشە هەڕەشانی نەکردیمە کەس هەڕەشەم لێ ناکە ئەمە دژیت شخصێک نینە دژیت کەسێک نینە ئەمە دژی ئەو سیستەمە خراپەی دەمانێت سیستەمەکە چا بکرێ ئەگارێمەکەمان بە سیستەم بکرێت جنابت مستەفید دەبی ئەمە مستەفید دەبم کاک محەممەد مستەفید دەبی هەموو خەڵکی کوردستان مستەفید دەبی دژمناتیمان یان هیچ شخصی لەگە هیچ کەسێک مشکلەمان نییە باشە دکتۆر سەبارەت بە ڕێک نەکەوتن لەگەڵ بەغداد بڵێن تاکوی سارەکەوتنێکی گشتگیریش نەکراوە لەبارەی موچە کە ئێمە لە بەردەمەوە دای کە عێراق بڵێن بودجەی 3 ساڵ بەیەکەوە پەسەند بکات ئێستا تاکوی سا بڵێن داهاتە ناوخۆیەکانی ژەوەی کە بڵێن لە سەدا بڵێن پەنجای داهاتی خاڵسونوریەکان بۆ بەغداد بنێت نەنێدراوە پێ دوایە ڕێکەوتنەکە دەکرێت یاخود بکرێت ئێمە قەیرانی موچە تێدا پەڕێنین ئەگەر ڕێکەوتنەکە بکرێ ئەهمیەتی نییە ئەگەر ڕێکەوتنەکە نەشکرێ هەر ئەهمیەتی نییە بۆچی لەبەرچە ئەهمیەتی نییە لەبەروێ ناکرێت و قوتی خەڵک بە ڕێکەوتنی سیاسی بەستیەوە لەبەر ڕێکەوتنی سیاسی لە هەر دەقەک تێک بچی تێک دەچی
ئەتو هەرێمەکی قەومەکی جودای زمانێکی جیاواز تەیە کەلتورێکی جیاواز تەیە دابوونەریتێکی جیاواز تەیە زۆر جیاوازی لەگەر ئەو بەشەی تێر کە پێی دەگوتێت عێراق دەکرێت و ژێرخانێکی ئابووری تەبی دەتیرێت و توانایەکی ئابووری خۆت تەبی لە هەر کاتێک بتانی پشت بە خۆت بەستی بۆیە ڕێک بەستانەوەی موچە بەستانەوەی قوتی خەڵک بەڕێکەوتنی سیاسی بە شتێکی باشی نازانمە من پێویستە موچەی خەڵک و قوتی خەڵک تایبەت بی بەو داهاتانەی کە لە هەرێمی کوردستان دروست دەبی بۆیە پێویستمان بەوەیە ئەو کابینە پێویستی بەوەیە چاکسازیەکی ڕاستەقینە بکە لەوێ بگاتە داهاتی پێویست و ئەو خەڵکانی کە ناشایستن دووریان بێختەوە چاکسازیەکی ڕاستەقینە بکە لێ پشت بە بەغدا نەبەستی ئێستاش ئەم من لەگەر ئەوام کە هەرێمی کوردستان دەبی پشت بە خۆی بەستی نابی پشت بە عێراق بەستی بەڵام دەکرێت اتفاقی لەگە عێراقەبی دەکرێت لەگە عێراق ئیتفاقەکی هەرێم لە بۆ ناوەندی هەبی بەڵام دەبی ئەوەش لەبیر نەکەین ئەمە نەتەوەکی جیاوازین دەبی ژێرخانی ئابووری خۆمان هەبی دەبی ئابووریەکی وامان هەبی ئەمە ببینە تەمویلکردن و ئەمە بینە سەرچاوی بژێوی لە بۆ باقی عێراق نەک ئەمە چاومان لە عێراقێک بی کە عێراق بەخۆشی چاوی لە داهاتی نەفتە نەوتیش کاڵایەکی ستراتیژی سیاسیە ئەو جێ اقتصادیە لە بەرۆی نەوت نرخی بەدەست کڕیارەکانە بەدەست عێراق نییە بەدەست فرۆشیارەکان نییە لە هەڵبەزین و دابەزینەک عێراق وڵاتەکە زیاتر لە 7 ملیۆن کەس لە ژێر هێڵی هەژاریە عێراق وڵاتێکە خزمەتگوزاری زۆر خراپە عێراق وڵاتێکە گەندەڵی گەلک زۆر لێیە عێراق وڵاتێکە قەرزەکی زۆری لەسەرە عێراق بە دوو کۆڵەکە مایەوەکو دەوڵەت بە سیاسەتە مالیەکەی بە سیاسەتە نەقدیەکەی کە باقی مرکزی و وەزارەتی دارایی بەڕێوە دەبن لە زۆر لە کاتەکان بە تایبەتی لە کاتی شەڕی داعش هیچ موسساتێکی هیچ خەسڵەتێکی دەوڵەتداری لە عێراق نەمابوو بەڵام ئەو دوو خەسڵەتەی مابوو ئەو دوو خەسڵەتەشە وا دەکە ئەمە چاومە لە دەستیوان باشە وەکو دو پرسیارت چی بەرە سەڵاتدارانی هەرێم دەڵی لەبارەی موچەوە ئەوەش کە بەرز دەڵێ ئێمە پێویستە پشت بە خۆمان بەسین بەڵام لەوەتەی کە پشت بە خۆمان دەوەستی هەموو خزمەتگوزاری وەستا موچە کرا بە پاشەکەوت و لێبڕین و ئەوانە داهاتی نەوت بڵێن تاڵان دەکرێت ئەوە خاڵە سنووریەکانە بە کورتی بێ سپاس دەکەم کاکە من باسیەوەی دەکەم کە خەڵکی دەستپاکەبی خەڵکەکەبی چاکسازی ڕاستەقینەی بکە ئیدارەکی باشە بیتن بەڵێ من هەموو دەم لەگەرەوە مەکامە پشت بە خۆمان بەستین باشە ئەی دەستپاک ماون لە دەسەڵات لە بڵێن لە هەڕەمی هێرە دەسەڵات ئەگەر دەستپاک ماون بۆ دۆخی خەڵک بەم شێوەیە ئەمن نازانم دەستپاک نین دەستپاک ماون نەماون ئەوە خەڵک بەخۆی بڕیاری لە سەدەداتن بەڵام خەڵکەی خراپیش تێدا هیچ گومانی تێدا نیە ئیدارە خەڵکەی خراپیش تێدایە ئەوە نییە خەڵکەی باشی تێدایە بەڵام دیارە خراپەکان زیاتر لە باشەکان لێ باشەکانیش کارەکان مەسەر نابی ناتوان چاکسازی بەپی پێیز بکەن سپاس دەکەم کاک محەممەد کاتمان زۆر کەمماوە بەڵام سەبارەت بۆی کە بۆچ حکوومەت هەرێم غەدر لەو بڵێ فەرمانبەرە فیدراڵیش دەکات کە لە هەرێمە موچەی 5 مانگیان گەشتووە چەند ڕۆژێکە بەڵام دابەشی ناکات ئەویش بەشێکی دیکەی لە گەندەڵی حکوومەتی هەرێمی کوردستان کە دامەزراوە فیدراڵیەکانی کارمەندی بۆ زیاد کردوون دامەزراوی دیکەی بۆ زیاد کردوون حکوومەتی عراقی بۆ نمونە موچەی 5 مانگی ناردووە کە ماگانە ملیارێک و 800 ملیۆن دینارە بۆ کۆی موچەی ئەو فەرمانبەرانەی کە هەبووە بەڵام حکوومەتی هەرێم ئەم ڕێژانەی زیاد کردووە ئێستا کۆی موچەی نزیکی 6 ملیار دینارە من مەبەستم لە یەکشت بوو ویستم لەگەڵ ئەوەی بەڕێز دکتۆرە من پێم وانە خەڵکی دەستپاک زۆر مابێ لەم حکوومەت و لەم دامەزراوانی دەوڵەتە ئەوەی کە هەیە تێکەڵ بووە و هەر کەسێکەکەیتی هەر کەسێکی پاکیشەکەیتە ناو ئەم دامەزراوی حکوومەتە ئەوی ژۆکو ئەوانی لێدێ یعنی چاکسازی چۆن نەکرێت تۆ وەرە ئێستا بۆ نمونە چاکسازی لە خاڵی سنووری باشماخا بکە بتەوێت بە ئیرادەیەکی بەرزەوە چاکسازی بکەی 100 مەسئول لێ ڕاستە بێتەوە لەبەروی هەر یەکە بە جۆرێک لە جۆرەکان پشکی هەیە لەم کۆمپانیا لەو کۆمپانیا لە شێوازی قاچاقی ئەوانە بۆیە من پێم وانە ئەم حکوومەتە یعنی ئەمە چەند جارە دەیان ساڵی ئەمە قسایەکەینەوە ئەم حکوومەتە بەم فۆرم و بەم شێوازە نە چاکسازی پێکرێت نە ئەتوانێت داهات کۆکاتەوە نە ئەتوانێت فشار بکات نە ئەتوانێت ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە و نە ئەشتوانێت کەس بداتە دادگا لەبەر ئەوەی ئەگەر بەرپرسێک گەندەڵی کرد بێ بیدێتە دادگا پشتی ئەو بەرپرسە کەسێکی نزیکی ئەم بنەماڵە سیاسیانی هەرێمی کوردستانە چ لەم لاو چ لەولا ئەوەی کە دەگوزارێت لە هەرێمی کوردستان هەمووی بەرپرسی باڵا هەرە باڵای لە پشتەوەیە
بەرپرسی پلەیەکی حکوومەت و دامەزراوە حزبی و سیاسەکانی لە هەرێمی کوردستان لە پشتەوەیە بۆیە چاکسازی بەم ئیرادەیە ناکرێ و پاشان ئەمە نانەوێت چاکسازیکەن تەمەنامانە کرد هەرێمی کوردستان خۆی خاوەنی سربەخۆی نەوتی خۆی سەرکەوتوو بایەتایە پێویستی بە بەغدا و بە تورکیا و بە ئێران نەبووایە بەڵام یعنی ناکرێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەس موچیانەوە موچەکەشان نەدرێتێ ئێسوور بە سوورە زانن ئەم بەرپرسانی هەرێمی کوردستان نەود ئەدزن بوونە بە ملیاردێر بەسەر ئەو خەڵکەوە ئێتاکەی خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕێ ئەمانەکە و هیچ ئومێدێکیش نییە بۆ چاکبوونی ئەمانە زۆر بە کورتیان زانانی یاسا چاکسازیەکەش هیچ نەبوو بە چکە کاتم نەماوە تا ئەم چرکەیە من وەکو خۆم ئەوەی کە لە چاکسازیە ئەیبینم تەنها بڕینی موچەیە هیچ هەنگاوێکی دیکەم نبینیوە من تەمەنا ئەکەم من کابینەیە کە بانگەشەی چاکسازیەکە ئەخر بانگەشەی چاکسازی ناکرێت کە تۆ خۆت گەندەڵبی خۆت خاوەنی کۆمپانیابی حزبەکەت خاوەنی کۆمپانیابێ مەکتەب سیاسەکەی خۆت و هەموو ئەو حزبانی کە لەناو ئەم حکوومەتیان یعنی درۆیەکی زۆر گەورەیە تۆ باسی چاکسازی بکەی خۆت خاوەنی کۆمپانیابی خاوەنی دامەزراوەی گەندەڵیبی بەرپرسەکانت هەموو پشکیان هەبێ و دەستیان هەبێ لە کۆمپانیا و لە دامەزراوە دەوڵەتێک لە گەندەڵیا بڵێ وەڵام من چاکسازەکەم نەخێر هەرگیز چاکسازیان پێ ناکرێت ئەوەی کە من بینیومە تا ئێستا ئەم هەنگاوی ئەم کابینێ دوای ساڵێک و سێمان بڕینی موچەی موچەخۆرانە بە ڕێژەی لە 121 و زیادکردنی باجە لەسەر خەڵکی ڕەشوڕوتی ناو بازار سپاس دەکەم دۆ سپاس بۆ بەڕێزان محەممەد ڕەوف سەرسەری درەو میدیا هەروە دکتۆر ئەیوب سماقەی پسپۆری ئابووری سپاس بۆ بینێرانی بڕە سپاس باوکارم خواتان